ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت هەروەها ڕێکخراوی ئێمە و لەگەڵ ئەنجومەنی باڵای خانمان ئەم پرۆژە چالاکیەمان ئەنجامان لەم ڕۆیە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێ لە بەردەم باخی گشتیە مەبەست لە ئەنجامدانی ئەم چالاکیە بۆ کەمکردنەوەی جۆرەکانی توندوتیژیە بە شێوازێکی گشتی کە هەر یەک لەم شێوانە چیرۆکی حەقیقی ژیانی خۆی ئەو توندوتیژیانی کە بەرامبەری کراوە لە ژیانیا و چۆن بۆتە قوربانی ئەگێڕێتەوە. و هەموو کەیسەکان کەیسی حەقیقین بەڵام بە پاراستنی نهێنی و ناوی کەیسەکان کە بتوانیمانە بیگۆڕین لە هەنێ حاڵەتە بۆ ئەمە بەسە ئێمە ئێرەمان هەڵبژاردووە بەردەم باخی گشتی لەبەر ئەوەی کە شوێنێکی گشتیە زۆربەی کۆمەڵگا زۆربەی ئەندامانی خەڵک ئەتوانن لێرە و کە هاتوچۆ ئەەکەن بینەری ئەم چالاکیە بن لە شوێنێکی دیاریکراوە نییە کە نەتوانن بۆی بێن یاخود دەستیان پێی نەکات شوێنێکی کراوەیە کە هەموو چین و توێژی کۆمەڵگە ئەتوانێت دەستی پێ بگات و بتوانێت بۆ چەند چرکە ساتێک لە چیرۆکەکانی ئەم خانمانە کە ڕۆبەڕووی توندوتیژی بوونەتەوە گوێبیست بێ و بتوانێت کارێکی کەم کرد کاریگەریەکی کەم لەسەر شێوازی بیرکردنەوە ڕەفتارەکانی ئێمە هەموومان دابنێت بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان بە شێوازێکی گشتی ئێمە 10 چیرۆکمان لە ژیانی کەیسەکان هەڵبژاردووە کە هەموو چیرۆکی ڕاستەقینەن و ڕۆژانە لە سعات ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو هەروەها دوو ڕۆژی تریش بەردەوام ئەبێت لە سعات 2 ئەکرێتەوە هەتاکو نزیکی ئێوارە بەردەوامە بین ئێوارە دەچوومەوە ئەوەی کرابوو بە هاوسەرم پێش من لە ماڵ بوو هەرکە هاتم لە حەوشەکەیە بە لێدان بەدار و شەق زۆر لێدان بێ هێش بووم یاگر بەواری کردارە داخیتان بوون و لە بەتانیکە پێچا بوون و فڕیدا بووم ناوچەکە بچوو پێیی هەواڵی دێزینەوەی تەرمەکەم بڵاو بووە بە ناو هاوسەرەکەشم چوو بە یەکێک لە کەناڵە ناوخۆیەکان